ئەم کاتتان باش بەڕێزان، هیوادارم هەمووتان لە خۆشی و شادیدا بن، بەخێر بن سەر و سەرچاوم ئێوارەیەکی زۆر خۆش. ئەو ڕۆکە لەگەڵ میوانە بەڕێزەکەم باس لە بابەتێکی هەستیار دەکەین. ئەو بابەتە لە سۆسیال مێدیاکاندا بە تایبەتی لە مێدیاکانیشدا لە ڕاستیدا جاروبار جێگای مشت و مەڕا کۆمەڵێکیان وەکو نەفرەت دەیبینن، کۆمەڵێکیان وەکو نیعمەت دەیبینن. هەر لە بۆ هەندێ ئەمڕۆکە باس لە عراق دەکەین. لەگەڵ چێ باس دەکەین؟ لەگەڵ هاوڕەیەکی عراقیم باسی دەکەین، بڵێسا ئیسماعیل حەقی. کاک بلێسا بەخێر بێ سەر و سەرچاوم. سەرەتا وابزانم کۆمەڵێک کەس وەکو ناحەقی دەبینن کاتێک پێیان بڵێ عراقی. هیوادارم ناحەقیم بەرامبەردا نەکردبێ. بەخێر بێ سەر و سەرچاوم. کاتە باش کاکیوە لە ڕاستیا من لە هەموو شوێنێک گوتومەوتمە من کوردم، من عراقیم، ینی پێشمانی کێشەیەک هەبێ لەگەڵم باسیە عراقی بوون، نا کوردستانی بوون لە منەسەنێتەوە، نە کوردبوون لە منەسەنێتەوە. من ڕم بێکم زۆر کەس ئەم بۆ چونێ منی پێ سیر بێ پێی وابێ نابێ وابیر بکەینەوە، بەڵام من پێم وایە عراقی بوون نەتوانیوێتی کوردبوون لەم پسەنێت و واکە من کورد نەبم بە پێچەوانەوە مەسەن عراق ئەو دەوڵەتی تۆ توانی تیا کوردبی و بە فەرمیش دام بەبوونی کوردانێت و تەنانەت کوردستانی بوونیشی لە من نەسەنۆتەوە، ینی باڵا دەستترین بەرپرسانی عراق دەستوری عراق باسی هەرێمی کوردستانەکات، مەسەلەی کوردستانیش لە لای عراق هێڵێکی سوور و هین نییە. بۆیە بەڕاستی من پێم وایە ئێمە مەحکومین بە عراقی بوون، بەڵام چۆن مەحکومێک بە عراقی بوون ئەوەی ترە بێ قسەی لەسەر بکەین. بەڵێ ئەوە لە بۆ پشگیریکردن بۆ قسەکەت من لێرەدا لەگەڵ زۆربەی کەسانی شارەزا ئەوانەی عراق تۆزێک دەناسن، مەرز نییە چوبن بەڵام دەناسن. کاتێک لێم دەپرسنە توچێ ئەڵێم عراقی، پرسیاری دومیان ئەوەیە کوردی. یعنی ئەمە بەڵگەیەکە کە عراقی بوون بە هیچ شێوەیەک ناسنامەی کوردیت لێ ناسەنێتەوە. لەگەڵ دەستپێکردنی یاری مۆندیال و بە تایبەتیش دوایی سەرکەوتنی عراق بۆ مۆندیال لە سۆسیال مێدیادا ئەمجارە باش بوو لە مێدیای گشتیدا، مێدیای دایکدا، مێدیای حیزبیدا، مێدیا گەورەکاندا نەوێران باسی بکەن چونکە شەڕی عراق ئێران و ئیسرائیل لە ئارادای باش بوو. ئەمە خێرەکەی بوو، بەڵام لە سۆسیال مێدیادا هەتاوەکو ئێستاش ئەو چقا بەردەوامە کە چۆن دەبێ ئێمە پێمان خۆش بێ تیپی فوتباڵی عراق چۆتە مۆندیال. لە کاتێکدا تیپی فوتباڵی عراق لە 11 کەس ئەوەندەی من بزانم 6یان کوردن و یەکێکیان هاوشاری منە مەسیحیەکی شەقلاوەیە. چۆن دەست پێ دەکەی؟ ئەی کاکیوە من ئەڵبەتە پێم وایە مەسلەی ئینتیما مەسلەیەکی خۆویستە، تۆ بەدەست خۆتە ئینتیمات بۆ شتێک هەیەیانی. بۆ نمونە تۆ شەقلاوت خۆشە، ئینتیمات بۆ شەقلاوە هەیە لەبەرەوەی زێدی توێ. من سلێمانیم خۆشە، ئینتیمان بۆ سلێمانی هەیە لەبەرەوەی زێدی منە. کوردستانم زۆر خۆشە لەبەرەوەی نیشتیمانی منە. ینی مەسلەی ئینتیما بەشێکی خۆویستە وەکوتم، بەشێکی پەیوەستە بە شتێکی ترەوە کە ئەوەی ڕۆجەرس بروبەیکەر ناوی لێناوە لۆتەری شوێنی لەدایک بووە یا لۆتەری چۆنیەتی لەدایک بوو. بۆ نمونە مەسەلەن پەیوەندی تۆ باوکت، ئینتیمای تۆ بۆ خۆشناوەتی با بڵێ، ئەگەر نائاگایانەش بێت پەیوەستە بە لۆتەریەکەوە کە لۆتەری لەدایک بوونە، بەریکانی لەدایک بوونە. ینی ئەکرا بۆ نمونە تۆ خۆشناو نەبوویتە، جاف بوویتە، نازانم شکاک بوویتە، هەرچی بوویتە، نازان هەرچی بوویتە، بە شێوەیەکتر بیرت کردایە تۆ ئینتیماکەت بۆ شتێکتر بووە. ئەکرا بۆ نمونە من لە ساو پاولۆ لەدایک بوومە، ئێستا بە پورتوگالی قسەمانە کرد و بەڕاستی ڕەنگە ئەو کاتە باسی من و تۆ هەر عراق نەبووە، یا باسی من و تۆ ئەو کاتە فێستیڤاڵی ڕیۆ دێ جانێرۆ و نازانم ئەم شتانە بووە، کرا مەسەلەن ئاستی تیپی بەرازیل وایە لە مۆندیالی داهاتووە. بەڵام وەکوتم ئینتیما دوو لایانی هەیە، لایەنێکی ئەوەیە کە بەدەست ئێمە نییە، ئێمە لەیا لەدایک بووین، لایەنێکی دیکەی ئەوەیە کە بەدەست ئێمەیە.
ئێمە من پێم وایە لە مەسەلەی نیشتیمانە بەدەست ئێمێ ئەنی هەیە ئینتیمای نیشتیمانی هەیە بەنسبەت خۆم و من نیشتیمان بۆ من کوردستان بەڵام مەسەلەی عراق من پێم وایە ئەویان پەیوەستە بە شتێکی ترەوە کە لۆتەری شوێنی لەدایک بوون یان هەندێک جاریش تەنانەت لۆتەری شوێنی ژیانە ئێمە بین لەنەوەی دووەم و سێمی ئەو پەنابەر یا کۆچبەرانی هاتوونتە ئەوروپا شتێکیان بۆ تیمەکانی ئێرە یاریەکەم بۆ تیمەکانی ئەم وڵاتانە نەبینم مثل لە تیمی سویدا وازان کوردێکی تایە لە دانیمارکا کوردێک هەبوو لە ئەڵمانیا کوردێک هەیە ئەوەندەی بزانم بۆ بەلجیکا نازانم سەردەمانی گارزانێکی کورت هەبوو لە بەلجیکایە مەبەستم چییە؟ من زۆر چاودێری فوتبۆڵ ناکەم بەڕاستی باڵێ مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە کە هەندێک جار شوێنی ژیانیش تەنانەت تەسیری هەیە لەسەر ئەوە ئێستا تۆ بۆ نمونە وەکو هیوا خۆشناو پێت بڵێن کاکە یاریزانی بۆ تیمی بەلجیکا یاریەکە یا بۆ عراق پێم وایە بەلجیکا هەڵەبژێ لەبەر شوێنەکەی باشترە وایە ئەنێ دەژی ئینتی بۆ خۆی بەشێکی پەیوەستە بە بەرژەوەندیەوە کێشەکە چیە؟ کێشەکە ئەوەیە ئەمانە هەمووی تێکەڵ و پێکەڵ بکرێن باشە بەرژەوەندی ئێمە لەو عراقە چییە؟ ئەوە بە تایبەتی بە هونەرمەندێک نووسیوێتی هەرچەندە نازانم چەند هونەرمەندە با بڵێن دەنگبێژێک یان موسیقزانێک ئەڵێ عراق وڵاتێکی بە زۆر دروستکراوە و خاوەن مێژوویەکی پڕ لە شەڕ و کوشتار و ململانەی تایفی و نەتەوەی و ئابوووریە خاوەنی سەر بە خۆی سەروەری خۆی نییە سیستەم تێیدا نیە بۆ ئێمەی کوردستانیش ڕەنگە ئێستا لە ناچاری و بەهۆی سیستەمی نێودەوڵەتی نەگریسەوە عراقی بوونی کاتی قبول بکەین چونکە وڵاتی ڕاستەقینە ئێمە کوردستانە و لەو ناوچەدا دابەش و لەت کراوە چیاڵی دەسەرەوە ئەی کاکیوە من نازانم ئەمە ببوورە دەستەواژێ بکار بەڵام نازانم چ ئەحمەقێک هێناوێت ناو ئەدەبیاتی بزوتنەوەی کوردیەوە کاڵێن عراق وڵاتێکی دروستکراوە کاکە هەرچی وڵات هەیە لەم دنیای دروستکراوە نەخشەی گۆی زەوی کە گۆی زەویە لە سەرمانگە و تەمەشای گۆی زەوی بکەی هیچ سنوورێک نییە بەناوی ئەمە عراق و ئەمە تورکیا و ئەمە سووریا و ئەمە یۆناان و ئەمە نازانم ئەلبانیا ئەمە کۆسۆڤ و ئەمە سوید و ئەمە نەرویجە مێژووی ئەوانە زۆر 100 ساڵە ینی بەڕاستی نەخشە بۆ خۆی شتێکی نوێشە ینی کە هینە سەر نەخشە یەکێک لەو شتانی کە هۆکار بوو بۆ هاتنی نەخشە بەڕاستی بازرگانی هۆکار بۆی کە نەخشە دروست بێ لایەنێکی دیکە کۆچبەری هۆکار بۆ بۆی نەخشە دروست بێ بەشێکی دیکە ئەو باسانە گواستنەوە هۆکار بووە لە دوجارە ئەوەی کەوای کرد نەخشە زۆر ئەوەندە پتەو بێ لە دنیاە دوو شتێکی چیان کۆلۆنیالیزمە کە نەخشەی زۆر بەهێز کرد لە دنیا ئیترێ مازانین کە بزاوتی نەخشە کێشان لەگەڵ کۆلۆنیالیزما چەندە پەراست جەناب لەگە بچیتە هەر موزەیەک لە موزەکانی ئەوروپا بینی کە ئەو نەخشانەی هەن بە تایبەتی نەخشەی پەیوەست بە دەریاوانیەوە چون کۆلۆنیالیزم بەبێ دەریاوانی مەوجود نییە ئەبینین کە چۆن نەخشە پەراسنی کەواتە هەموو وڵاتێک دروستکراوە وڵات بۆ خۆی دروستکراوە نەتەوە دروستکراوە نەتەوە ژانرێکی مۆدێرنە نەتەوە دیار فێنۆمێنێکی مۆدێرنە وڵات دەوڵەت بەر لە 100 ساڵ لە ناوچەی ئێمە نەتەوە نەبووە کورد نەبوو عەرەب نەبوو ئێمە یان موسڵمان بووین یان مەسیحی بووین یان ڕۆم بووین وانە گومان تا ئەگەر مۆدێرنیش نەبێ بە جۆرەی ئەوەی مەسەن هەندێک کەس پێیان وایە مۆدێرن نییە نەتەوە مەسەن پێهستۆریک هەیە بە درێژای مێژوونەتەوە هەیە و ئەوەی کە هەنێک کەس پێیان وایە نەتەوەکان درێژکراوەی ئیتنیکە کۆنەکان یا درێژکراوی خێڵە کۆنەکان ئەگەر ئەمەش بێ بەڕاستی هەر دروست کراوە ینی کۆمە ئەوەی کە ئەندرسن باسیەکە بەندێک ئاندرسن کۆمەلگەی خەیاڵی سوسایەتی ئەمە بۆ خۆی شتێکە دروستکراوە ینی ئاینیش دروستکراوە ئەمە نازانم چێ هێناوێتی بەڕاستی پێویستە هەمومان بەدوای ئەو بەڕێزای بگەڕین کە ئەم شتەی هێنایە ناو کوردستانەوە ئەوەی کە عراق دەوڵەتێکی دروست کراوە ئاکە هیچ دەوڵەتێک نییە دروست نەکراوێ بۆ بەریتانیا دروست نەکراوە بۆ دانمارک دروست نەکراوە بۆ ئەڵمانیا دروست نەکراوە بڕۆ بڵێ ئەڵمانیا کێیەکی خستووە پێ دەڵێ بیسمارک
بڕۆ بڵێ مەسەن هەنگاریا چێ کردوێتی بەدەوڵەت فلان بڕۆ بڵێ ئیتالیا ئەڵێ بۆ منە فلان بزاوت لە ڕێنسانس و دەستی پێکرد تا ئەوێ هاتوو وای کردووە یۆناان بە هەمان شێوە خەڵکی خۆی هەیە تورکیاڵە کەمالە تا تورک ئێستا هەموو دەوڵەتی دروست کرا هەموو نەتەوەیکیش دروست دەکرێت ئەی نییە دەوڵەت دروست کرێت ئەی بەوەی کە تۆ ئەمە نەزانیت ئەجا بۆ وڵامی پرسیارەکەت ئەوەی کە ئایا عراقی بووم بۆ ئێمە نەکبەتیە یا خۆشگوزەرانیە من پێم وایە دەوڵەت بۆ خۆی بۆ ئیلیتە بۆ هەموو خەڵک نییە یعنی دەوڵەتی بەلجیکا کە جەنابەت لەوێژی بۆ کەسێکە کە خاوەنی پێیانبی بانک و نازانم و ئۆرانژ و کۆمپانیا گەورەکان و ئەوانەیە دەوڵەتی بەلجیک دەوڵەتی سوید کە منێسەر لێراژن بەڕاستی بۆهی من نییە کەسێک نییە کە تەنانەت ڕێگەزنامەی سویدیشی هەیە ئی کەسێکە کە خاوەنی کۆمپانیاکانی وەکو ئێرکسنە وەکو سپۆتیفاایە وەکو نادانم ڤالڤۆیە سکۆنەیە ئەوانە هەموو ئەنە دەوڵەتیان هەیە ئیلیت پێویستی بە دەوڵەتە ئێمە ئیلیتمان هەیە ئێمە کوردی میلەتێکین ئیلیتمان هەیە ئیلیتمان هەیە لە ئاستی وەرزشی ئیلیتمان هەیە لە ئاستی سیاسی ئیلیتمان هەیە لە ئاستی ئاینی ئیلیتمان هەیە لە ئاستی ئەکادمی هونەری تا دوای هەمووی ئیلیتی ئێمە پێگەین ئەم ئیلیتە پێویستی بە دەوڵەتێکە بۆ ئەوەی بچێتە ئاستی جیهانیەوە یاسەکانی ئێمە وەکو کورد بە ئەمە بڵێ دوو بژاردەمان لە بەردەست بۆ ئەوانەی کە بەڕاستی باوەڕیان بە دەوڵەت نییە من قسەم لەگەڵ ئەوانە نییە ئەوانەی کە باوەڕیان بە دەوڵەت و دنیای مۆدێرن هەیە دوو بژاردەیان لە بەردەست یان ئەوە تا ئەبێت وەکو خێڵەکانی ئەمازۆن وەکو ئەمریکی ڕەسەنەکان وەکو خێڵەکانی ئەفریقاوانی لە دارستانەکان و لە نازانم وایلد لایفژین بێن خەریکی کللتوری بین وەکو دانس و نازانم خواردن لێنان لەو حاڵەتە ئێمەی کورد تالاشەکانمان بریتێ بە لە نەورۆس فستیڤاڵی کەلانە جلی کوردی پەستەک و نازانم کوڵەباڵ و کلاش و داندۆک و ئەم شتانە لە باشترین حاڵتاوێ بە دۆڵمە وە کەباب کە ئیترمە خۆشترین خواردنی ئێمەیە لەگەڵ کوفتەی سابوونکەران بژاردەی دووەم ئەوەی نە ئێمە لە چوارچێوەی ئەو دەوڵەتانی تیای دووەربگرین با بەدڵیشمان نەبن ئێستا من بۆ خۆم حەزمە کرد ئەو یاریزانانە لە هەڵبژاردەی کوردستان یاریان بکردە من پێم خۆش بوو ئەو یاریزانانە بە ئاڵای کوردستان و یاریان بکردە هەرچەنە ئاڵای کوردستانیشیان پێم خۆش بوو لە سەریەخیان ئاڵای کوردستان هەبووە پێم خۆش بوو سیاسەکانی کورد بەقەت هەموو دنیا حەزم لێ سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت مەزلوم عەبدی حتا ئەوانی دیکە کە لەسەر فەرشێکی سوور بڕۆن ئەڵاکی کوردستان لە پشتیانەوە بێ بە نوێنەرایەتی کوردستان بڕۆن نەک بە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە عێراق یا بۆ نمونە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڕێوەبەرایەتی خۆسەر من ئەوەم حەز لێ بوو بەس کە نەبێت خۆ نایە بێ بیان کەم بە خێڵەکانی ئەمازۆن بیان پەستێوم لەو سەحرایە ناکرێت پێیان بڵم چالاکیەکانتان ڕاگرن وڵات چێت تاوەکو دروست دەکرێت ئەگەر دوو تا ئێستا دروست نەکراوە هۆکار زۆرە بەڕاستی من قەت پێم وانە ئیلیتی سیاسی کوردی کەمتەر خەم بوو بێ لە دروستکردنی دەوڵەتی کوردستان قەت پێم وانە شێخ مەحموودی حەفید ئەزی نەکرد بێ مەملەکەتی کوردستان دروستکە قەت پێم وانە ئیسماعیل خانی شکار کە ژمارەی هۆزەکەی لە ژمارەی دانیشتوانی سلێمانی زیاتر بووە هاتوو بە شێخ مەحموودی و تۆ من سەربازی تۆم پێی خۆش نەبوو بێ دەوڵەتی کوردستان دروست قەت پێم وانە مەلا مستەفای بارزانی پێی خۆش نەبوو بێ دەوڵەتی کوردستان دروست قەت پێم وانە کاک مەسعود پێی خۆش نەبوو بێ دەوڵەتی کوردستان دروست بێ حتا پێم وانە مام جەلال پێی خۆش نەبوو بێ عەبدوڵاو جەلان پێی خۆش نەبوو بێ نازانم پێم وانە مامۆستا عەلی باپیریش پێی خۆش نەبێ ئەو ئاستە بەڵام کە دروست نەبووە هۆکار لە ئێمە گەورەتر بوون جوگرافیای ئێمە هۆکار بووە بەشێکی ێگە جیۆپۆلیتیکەکە هۆکار بووە وزە هۆکارێکی دیکەیە بابەتی دۆنیەتی ینی خەمڵینی نەتەوەبوونی ئێمە تا ئێستا نەتەوە نین کورد نەتەوە نییە کورد ئیتنیکە ئەو هۆکارێکی دیکەیە ینی بۆیە ناکرێ من بەم ئیلیتە بڵێم دانیشن لە ماڵی خۆتان هیچ مەکەن ئێستا ئێمە لە وڵاتی جەنابتا سێ دانە
ئیتنیکی بنەڕەتی هەیە، 3 گروپی بنەڕەتی هەیە، فڵامەکانە، واڵۆنیەکانە و ئەڵمانی ئەڵمانی زمانەکان. زمانەکان دەی باشە کەس هەیە بۆ نمونە بڵێ خەڵکی فلاندێرس یاری بۆ هەڵبژاردی بەلژیکا مەکەن بڕۆن بۆ هەڵبژاردی هۆڵەنداشی بکەن کەەوە لە تەنیش خۆمانە دواوتێ هاوزمانیشن ئەو زمانن نزیکن ئابوووریەکەیان ئەوەندە شتێکەڵە یان ئابووری هاوبەشیان هەیە و هەڵبژاردی هۆڵەندا بە هێستریش نا مادام ناتوانم فلاندێرز جیا بکەمەوە لە بەلژیکا بزاوتێکی واشەیە لە بەلژیکا بەڵام بەتەنیا لە کاتی هەڵبژاردندا ئەم زۆرە قسانە دەکەن باوەڕ بکە کە چوونە هەڵبژاردن و سەرکەوتن ئەمانە ئەوەی سربەخۆیی بی جیاوازی خوازی بێ نامێنێ وەکو ئەوەی لای خۆمان کە پۆستیان وەرگرت هەمووی تەواو دەبێت سربەخۆیی هەمووی دەکەوێتە قوتووی مێژوەوە. من ئیشم ئەوەیە کە لەم دەوڵەتەیە خۆم بەهێزکەم ئەم کێشەکە چییە؟ کێشە ئەوەیە لە عێراقا ئیلیتی عەرەبی قسەیەکی کردووە ژووتێتی عێراق دەوڵەتی عەرەبە کوردی ژووتێتی وایە تۆ بۆ ئەڵێ وایە بڵێ نەخێر دەوڵەتی منە ئەگەر ناسیۆنالیستی بێ بڵێ دەوڵەتی منە ئەساسەن یەکێک لە شێوازەکانی ناسیۆنالیزم بریتیە لە گۆڕینی ئێتنۆسێنتریزمی دەوڵەت ینی ناسیۆنالیزمی هندی کە ئێستا لە هندستانە کارەکە ئەوێ بڵێ هندستان دەوڵەتی سیخەکانە ناسیۆنالیزمی زایۆنیزم کە ئەگەر بێت و بە ناسیۆنالیزم ناوی بنێ وەکوی هەندێک کەس پیانوە ناسیۆنالیزمە ئەو پەڕی هەوڵی دا تاوەکو لە ساڵی 2019 توانی ئەوە پشەسپێنێ بڵێ کاکە ئیسرائیل دەوڵەتی نەتەوەی یەهوودە ئێستا لە دەستوری عێراقاڵێ عێراق لە دوو نەتەوەی سەرەکی پێکاتوە دانی بە تۆ ناوە وەکو نەتەوە تۆ بۆچی پێت وایە کە عێراق دەوڵەتی تۆ نییە؟ لێرەدا ڕات دەگرم ژمارەیەکی زۆر کۆمۆنیست دەناسم بەڵام لە کوردستان دەژین چەپن کۆمۆنیستە لە کوردستان دەژی پشگیری لە پرۆژەکانی نوێی عەبدوڵڵا ئۆزەلانیش دەکات لەمەڕ تورکیادا کە زمانی کوردیشی تێدا نییە بۆ زانیاریت لە پرۆژەکانی ئۆزرا من لەگەڵ ئەو پرۆژەیەدام ها یعنی لەناو کەوانەدا چونکە من ئەو پرۆژەیە نەبێت چی دەبێ من لەگەڵ ئەوەدانیم شەڕی چەکداری بەردەوام بکە من مەبەستم ئەوێ من لەگەڵ هەر ئەوەدام هەر دەرفەتێک هەبێ سوودی لێوەربگرینی هەروەکو لە سووریادا بەڵام ئەو برادرە کۆمۆنیستانە ئەو برادرە چەپانە دەناسم یەک نییە دو نییە سێ نییە پشگیری لە پرۆسەکانی ئۆجەلان و پەکە دەکەن کە پرۆسەی تورکیایی بوونە بەڵام ئەوە بەخۆی ئەندامی حیزبی شوێی عراقی بووە تێگەی کە خوێنی هەموو نەتەوەکانی عراق تێکەڵ بوو لەناو ئەو حیزبەدا و عەرەبەکان چەندین ساڵ جلی کوردیان لەبەر کردووە لە کوردستان ژیاون لە بۆ کوردستان شەهیدیان داوە بەڵام سکرتێرەکانی کوردن بەڵێ بەڵێ بەڵام ئێستا کە ئەو برادرە کۆمۆنیستە وەکوتن پشگیری لە پرۆژەکانی ئۆجەلان دەکا نەفرەتێکی زۆر زۆر گەورەش لە عێراق دەکا و نەفرەتێکی زۆر زۆر گەورە لە بەغدا دەکا پێی وایە دەوڵەتی عێراق دەوڵەتێکی ئەتنیکیە و مەزهەبیە باشە خۆ دەوڵەتی عێراق بەقەت تورکیا ئێستا مەزهەبی و ئەتنیکی نییە کاکە ئەوە لەکوێوە دێ زانی کاکیوە هەموو دەوڵەتێک ئێتنۆسنتریزمی خۆی هەیە هیچ دەوڵەتێک نییە بەڕاستی ڕێژەیی بێگومان وایە ئێستا لەو دەوڵەتی توە لە هەرگیز ئەڵمانەکان و کوواڵۆنیەکان نی هەرگیز ئەژمۆنی ئەڵمانەکان وەکو فڵامەکان نییە یعنی بۆ من یەکەم جار کە ناوی بەلژیکام گوێ لێ بوو بەهۆی مۆزاکانی خۆمەوەی گوێم لێ بوو کەوان لە هەفتاکان و لەوێژی باسی ئەوە نەکرد کە ئەوان لە شارێکی ناوی لیوڤنە لەو شارەیە زانکۆیەکی کە ئەو زانکۆی زۆر باشە بەوە وای کردووە کە نوخبەی فلامی بە جۆرێک لە جۆرەکان کۆنتترۆلی ئەکادمیای کردبێ لە وڵات تۆ تەمەشا بکە هەتا لە ئاستی زانکۆیە تۆ ناتوانانی یەکسان بیت یەکسانی مطلق مەوجود نییە لە دەوڵەت بۆ یەکسانی دروست نەبووە ئێمە بۆیە سیاسەتەکەی بۆ یەکێکمان لەوی تر زیاتر بەدەست بێن
بەڵام ئەو دیاردەیە کە مەسەلەن بە تایبەتی چەپ و کۆمونیستەکان لەم ماوەیە خۆیان ناوەتە ئەو وەزعە زائیدەن بەشێک لە گۆرانی بێژەکان و لەوە بترازێ کۆمەڵێک لە بەرماوەکەی ئەو حرەکە پیسەی کە ناوی گۆڕانە ئەم پێم وایە ئەوە درۆفی بزوتنەوەی کوردی ئەمانە هەمویان کۆبکەیتەوە خۆیان ناوەتە تیۆریزەکردنی فاشیزم بۆ کوردستان یعنی کابرا پەرلەمانتاری گۆڕان بووە ئێستا لە ئەڵمانیایە بە یەکێک بوو لە بڵندگۆکانی شەڕی ناوخۆ لە کوردستانە ئێستا لە ئەڵمانیاوە نازانم مافی پەنابەری وەرگرتووە یاننا بەڕاستی بەڵام لە ئەڵمانیا پۆستەکات لە فەیسبوک لەسەر بەریتانیا ئاڵێ لە بەریتانیا لەندەن بۆ بە لەندەنستان بابەجان تۆ هێشتا خۆ لە ئەڵمانیا مافی پەنابەرێکت نەبوو بە هەمیشەی ئی بە هەندێک ئەخلاقیاتت تیابێ ئەوەی شیوعەکانیش دوو دیاردە هەیە زۆر سەیە من ناوم لێ ناوە حزبی شیوعی وەک کەت ڕەجعە لە کوردستانە بەڕاستی کۆمونیزم لەبەرەوەی بنیادی نەبوو حزبی شیوعی بەکارە هێنرا وەکو ئەسپی تەروادا بۆ مەسەلەی کورد کۆمونیزم بۆ ئەوە بەکارهێن ژینە بەڕاستی مەسەلەکە کۆمونیزم و ئەو شتانە نەبوو حتا بەنسبەت عەرەبەکانیش حزبی شیوعی بەکارە هێنرا بۆ مەسەلەی وەحدەی قەومی و ئەم شتانە تۆ مجلەکانی حزبی شیوعی بخوێنەرەوە فکرت جەدید و نەهجە جەدید و ئەم شتانە بۆ دەرەکەوێت کە ئەوەندەی باسی وەحدە و قەومیە و نازانم مەبادئ اشتراکیە قەومی و ئەو شتانت بووکە باسی شتی تر بۆ ناکە ئەوە هەموو شعیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستوا بوو نابزانم پەیوەندی بە عراقەوە نیە چونکە شعیەکانی عراق عەرەبەکان زۆربیان شیعە بوون جا ئێستش خۆ لە عراقا بەڕاستی لەوەی لەو بزوتنەوەی کە ئێستا هەیە کە ئیسلامی سیاسی شیعی خەریکە شکستێنێ حزبی شیوعی عراق خەریکە بەرزەبێت ئاگدارم پێشتریش هەروە بوو لە شاخیشەوە لە شاخیشەوە من ئاگدارم پێش ینی پێش 1991 هەرچی عەرەب لەناو شوعی بینیم شیعە بوو سنیم نەبینیم بەخۆم لەوانەیە هەبێمان وا بوو ینی بنکەکانی حزبی شیوعی عراق ناسریە بووە بەسرە بووە هەڵەبجە بووە سلێمانی بووە هەولێر کەمتر ئەلبەتە مثلەن منتیقەی لای بادینان و ئەوانە هەندێک شارشکە هەبووە بنکەی گەورەی تیا بووە دەشتی هەولێر زۆر بەهێز بووە دەوروبەری هەولێر هەر زۆر بەهێز بووە زائیدەن دەربەندی خان بەهێز بووە ناسریە بەسرەیە بەغدا بەهێز بووە عەمارە ئەوانە بەڵام ئامێدی بەڵام بۆ نمونە تۆ لە ئەنبارە نایبینی لە مووسڵ نایبین لە تکریر نەبیوە ئەو دیاردەیە نەبوو ئەوە وەکوتم وەکو ئەسپی تەروادە بەکارهێنانی کۆمونیزم یەکێک لە هۆکارەکانێتی کەوانە ئەساسەن هەر کۆمونیز نەبوون لە بنەچەیە دوو هەم کە ئەمە زۆر زۆر ناشرینە من ناوم لێ ناوە کۆمونیزمی جۆب سنتەر ئابرا لە ئەوروپا لەبەروی بێئیشە ئەڵێ کرێ کارانجیانیە گرن لە کوردستان مۆسۆلۆنیە لە کوردستان ئەڵێ بڕۆن عەرەبەکان دەرکەن نازانم تیان هەڵدەن و یعنی خوا ڕەحمی کردووە بەڕاستی من کە ئەو شتا نابینم هەردوو عای تەمەندرێژی بۆ پارتی ویچێتی خواست خوا ڕەحمی کردووە ویچێتی گوێ لەو نخبە کوردیە ناگرن تاسن ئێمە بە هەموو ئیشمان ئەوە بێت کە پارتی ویچێتی گوێ لە نخبەی کوردی ئەوروپا نشینی زۆر بڵێ هەر نەگرێت ئەم نخبەیە ئەوەندە خەتەرە نەک شتێک نادا بە ئێمە بەڵکو بەرەو دواوەمانە بات وەکو لەم قسانەی گوێم لێ بووە ئەوە عەرەبەکان وان و عراق وای کردوون کاکە تۆ نخبەی وەرزشیت پێویستی بە هەڵبژاریە کە بچێت جامی جیهانی ئەکرێ بەڕاستی ئێمە بڵێن هیچ کوردێک نەچێتە جامی جیهانی تاوەکو دەوڵەت دروستەکەی ئەکرێت ئەوە ئەکرێت بڵێن هیچ کوردێک نەچێت بازرگانی نێودەوڵەتی بکات بە ناوی عراقەوە تاوەکو ئێمە دەوڵەت دروستەکەین هەمومان ئیفلاسەکەین کات ئەکرێ بڵێن هیچ کوردێک نەچێت پاسپۆرتی عراقی هەڵبگرێت تاوەکو ئێمە دەوڵەت دروستەکەی بەڕاستی ئەگەروا بووە من نەمەتوانین لە دەرەوە بخوێنم نەمەتوانین بێم تەجربەی جیاواز بین سێم وڵاتی منەوە پێژێری لە سێ وڵاتی ترا خوێنمە نەمانەتوانی مەسەرەن لە شوێنی ترا کارکەین کە مەسەرەن دام و دەستگای جیهانی و سەردەمانی خۆم لەوانەیە کارم کردووە تۆ بۆ کورد لەم دنیادا ئەبڕیت دابڕینی کورد بە ئەمازۆنیکردنی کورد بە وەحشیکردنی کورد قازانجێگەگەێنێت
نا من کوردم بۆ چییە بەڕاستی خەریکی فستیڤاڵی نەورۆز و کەلانە و سوورکردنەوە و نازم شفتە وکو بە و دۆڵمە لێ نابێ من کوردمەوێت ئێتا کۆنفرانسی میونشن کوردمەوێت لە داڤۆس بێ کوردمەوێ لە نەتەوەی گرتوەکان بێت من تەش بیرم ناچێتەوە کە جەرا تاڵەبانی بە کوردی لە کۆمەڵی گشتی نەتەوەی گرتوەکان قسەی کردووە ئەوە چەندێک گرنگ بوو من کوردم ئاوایی ئەوێ بەڕاستی کوردم بۆ چییە وەک ئەو مەخلوقانەی لە بەردەم مەکتەبی گەڵە با ئەو نمونێ بجێر باپیری من 100 ساڵ زیاتر لەمەوە پێشە باپیر موالی 1894 100 ساڵ زیاتر لەمەوە پێش لە قوتابخانەی گەڵەتە سەرای لە ئیستانبول خوێندوێتی باپیری من و ئەوانی پێش باپیری من لە نمونەی شریف پاشای خەندان مستەفا پاشای یانمەکی و ئەوانی چوون ئەلبەتە هی ئەوە بۆ کە ئەوانە منداڵی با بڵێم ئەفسەری گەورەی عوسمانی بوون یا بە ئەوەی پیاوترا پاشا بوون من لەوێ خوێندویانە پیری من 11 زمان قسەی کردووە لەو قوتابخانەیە 7 زمان خوێنراوە زمان خوێنرا لە کوردستانی شۆچەوە یەکی شتیش ڕۆشت ئەو بوو بەهەشت لەو لا سێ تریش فێر بووە لە نەتیجەی ژیانی خۆیان ئێستا کورد ئەڵێ وەرن تەمەشاکن گەنجانی کورد لە بەردەم مەکتەبی گەڵەتە سەرای خەریکی ڕەقس و مۆسیقا لێدانن خەڵک پاریان بۆ فڕێدە ئەو چەند مهمە بزانن کوردبوون ئەوەیە با بە کوردبوون ئەوە نییە تۆ دوو لە ڕحازی وکو مەیمون هەڵقونی تۆ لە بەردەم مەکتەبەکەیە کورد نابێ ئاوای بێ کورد دەبێت لە مەکتەبەکە بێت معقولە دوای 100 ساڵ تۆ لە مەکتەبەکە و هاتوویتە دەرەوە یعنی ئەو گەنجە کوردانەی لە بەردەم مەکتەبی گەڵتە سەرای خەریکیە هەڵقونینەوە و بازدانن ئەوە ئەبێت چاوەڕێ بکەن تاوەکو مناڵی بیرۆکرات و دەوڵەمەندەکانی تورکیا لە مەکتەب تەواو بن ئەچنە ماڵەوە تاوەکو ئەوان بۆیان هەبی گۆرانی بڵێن و سەما بکەن بۆ بێ کورد ئاوایی بێ کورد دەبێت بچێتە مەکتەبەکە بخوێنێت کورد دەبێت لە مەکتەبەکە مامۆستا بێت کورد دەبێت دیپلۆماتکار بێت لە ئاستی دەوڵەتەکانە من کوردم بۆچیە بەو شێوازە سەردەمی سەدامیش دوای هەوڵێکی وایی هەبوو ئەوەی کە هەوڵیانەدا لە 7 نیسانە لە 7 نیسان ڕۆژێ دایبوونی سەدام مناڵی کورد بێن هەڵپەڕن و من بیرمە بەڕاستی دوو لەو سەردەما تەلەڤیزیۆنەکەی ئێمە لە هەولێر تەلەڤیزیۆنی عراقی وەرەگە جارێک تەماشام کرد مناڵانیان هێنا بۆیان سەدام باوکمانە هەڵەپەڕین و لەسەریان نووسی و ئەس سولەیمانیە بەجلی کوردی شەوە بوو ئەوەکەی کەی دەستکەوتە پێچەوانە سەدام دانیشێ شتی پێچەوانەش هەبوو لە ئینگری حیزبەکان کە حیزبەکان لە شاغ بوون لە هەشتاکاندا ببیرم دێت دەهاتن مەسەرەن بە تایبەتی سلێمانی ئەو کلااو زەمەدانی سلێمانی چی پێدڕین ئەوەی گومبەتێکی لەسرە چیان پێدەگوت بەبیرم نییە ئەوەی دوو ئەوەی هەنا داهات نەخوارەوە وڵای نازانم لێکیشی خراپە بەرسیشکم قەت لەسرم نەکردەوە بەڵێ جا ئەو ئەمانەیان لەسەر دەکردوی تر پاستەکەکیان لەبەر دەکرد و دم بکێکیان لێ ئەدا و لەسەر پشتی پیکابان دەهاتن لە بەردەرگای دائیرەی ئەمن و منەظەمە و پۆلیس و ئەوانە ئیتر بە زاراوەی سلێمانی بە ئەسلێمانی ئەسڵە جوانەکە گۆرانیان دەگۆت و شای و ڕەقسیان دەکرد ئیتر پۆلیسەکانیش چاپیان نەبوو لێ ئەدان جارێک ئیتر کوڕێک لی پرسیینی گوتی باشەوە بۆەوە دەکەن گوتی بۆەوەی حکوومەت شێت بکەینیتر باشە ئێستا کاکیوە تەمەشا بکە بۆ نمونە کورد لە تورکیایە توانێ وەکوی بریان تازم ساز بچێت لە بەردەمی ئۆردوغانە بڵێ تو نابینی حالێ من نابینی ئەتوانێ وەکو شوبان پەروەریش بڵێ جانێ ئۆکەی دەستکەوتە ئەسڵەن من کوردم بۆ چییە شوانیش شوانیش گوتی خودێ خێرێتە بنووسی هش بۆی ئاشتیا بەرێ گەشتە من ئەو کوردم بەڕاستی من کوردم نایە گۆرانی بێژ بێت و ئاوای بێت هەر گۆرانی وتنەکەی بۆ بمێنێتەوە هەڵکونێتەوە نەتەوە من لەگەڵ ئەو گۆرانی بێژانە زۆر کەتی مەناو گفتوگۆ زۆر جار بە پریڤات لەگەڵیان کەوتومەتە گفتوگۆ یعنی ئەوەی هەر عاقلەکەیان بە من ئەڵێ ناکرێ کورد لەبەر ئەوەی دەوڵەتی نیە لەبەر ئەوەی چەساوەیە ناکرێ فاشیست بێ کە ئەتۆ بە ئێمە ئەڵێ
فاشیست بەڵام تەماشاکە ڕۆبرت پاکستۆن ئەڵێ فاشیزم بە چەند قۆناغیدا تێدەپەڕێ قۆناغی یەکەم بریتە لە گەڕانی فکری و دروستکردنی بزوتنەوە ئەمە زۆر زار پێش ئەوە ڕوودەدات کە بزوتنەوەکە دەست بە دەوڵەت بکات تێگەی ئەمە ڕۆبرت پاکسۆنە و لە زۆربەی هەندێکی دیکەیان ئارگومنتە مارکسیستیەکەی قوتابخانەی فرانکفورت بەکاردێنن لەبەر ئەوەی سەرمایهداری کورد سەرمایهداری نییە سەرمایهدار نییە سەرمایە لە کوردستان نییە نابێ فاشیزمیش هەبێ ئەوە لە حاڵەتێکدا کە لە ساڵی هەفتاکاندا شاستەکاندا فاشیزم هاتە تورکیا لەوێش سەرمایهداری نەبوو بۆ چوونی هەردوو چیان ئەمەیە ئەکی وە زای کێشەکە چییە من بۆ چوونیشترم هەیە باستی من پێم وایە فاشیزم فێنۆمێنە فێنۆمێن بەو مانایی کە لە شوێنی جیاواز بە هۆکاری جیاوازتر لەو حاڵەتە من پێم وایە ئێمەی کورد فاشیزممان هەیە فاشیزم لە کوردستانە بۆ ڕیشەی هەیە لە ناو عەرەبی شاوایە من ئەساسەن توێژینەوەیەکم لەسەر ئەو باسە هەیە بۆ تەمەشا بکە سرودی حزبی بەعس یا شەباب العرب هەیە ئەوە سرودیان هەبوو تەڵق یا مەوکبی ئەوە زەکەشی لە سرودی نازیەکانی ئەڵمانیا وەرگیرا لە کوردستان بە هەمان شێوە حزبی هیوا ڵاوی نازیان کردو بۆ یەکودو وایە لە کۆماری کوردستانەوە وەریان گرتووە لە سەردەمی کۆماری کوردستان شاپەرستەکانیش خۆ ناسیۆنالیزمەکەی ناسیۆنالیزمی ئاریان نییە و ئێستا کە تەلەڤیزیۆنێکی کوردیمان هەیە بە ناوی تەلەڤیزیۆنی ئاری ناوی ئاری زۆرە لە کوردستاندا ئەوە هەموو لەوە وەدی جا لە هەمووی خۆشتر ئەوەی کە تەلەڤیزیۆنی ئاریانی هەیە بەو ناو فاشیستیەوە ئیدعای ئەنتیفاشیست بوونی ژەکات چۆن ئیدعایەکە تێنەگەیشتم چۆن ئیدعای فاشیست بوونەکە ئیدعای ئەنتیفاشیست بوونەکات بێگومان دەیکە بێگومان لێرە وەکوتم حزبی هیوا هەم سڵاوی نادیان بۆ یەکتری کردووە هەم مەسەلەن ڕێکخراوێکیان هەبوو بە ناوی بەچکە شێران کە ئەمە کۆنتڕۆڵی SS بوو حرس قەومی لە عێراقا کۆنتڕۆڵی SS قاف لێرەیە حرس قەومیش لەوە هاتووە ڕاستە یعنی کۆمەڵێشتی تر بەدر شاکر سەیاب کە ڕەمزی ئەدەبیاتی شیوعیەتە لە عێراقا یەکێکە لە شاعرە شیوعەکانی عێراق نازی بووە شعرێکی هەیە ئەڵێ أراق الريب الإنجليزي دماءهم ولكن في برلين ليث يراقبهم ئەڵێ زۆڵەکانی ئینگلیس خوێنیان ڕشتن بەڵام لە بەرلین بەچکە شێرێک چاوەڕێیانە گوڕی بۆ بەستونەتەوە ئەو شعری بەدر شاکر سەیابە ئیزم لەم میلەتانە مەوجودە تەنانەت با ئەوەش بڵێم ڕێکخراوی گەنجانی نازی سەردانێکیان هەبوو بۆ 4 وڵات عێراق تورکیە سووریا ئێران لە عێراقا وتوێتی بزوتنەوەیەک هەیە لە عێراق کە ناوی فتوەیە ئەم بزوتنەوەیە ڕێک کۆنتڕۆڵی گەنجانی نازی و بە پێچەوانەش و بزوتنەوەی شتری کە کەشافەی ناوە کە ئەوە نوری سعید دایمەزراندووە ئەوە بزوتنەوەیکی پرۆ ئینگلیزیە و نابێ ئێمە هینی بکەین باسی ئەوە کرا ئیزم هێنانی بۆ ئەم ناوچەیە مێژووی هەیە ژیک بخوێنە کاژێکنامە بخوێنەرەوە ژیکنامە بەڕاستی کۆنتڕۆڵی فی سەبیل البەعسی میشەل عەفلەقە کۆپی ئەوەیە ببوورە هەر ئەوەیە عەرەب گۆڕاوە بە کورد و ئەمە لە ناو لایەنی ئاینیشی هەیە مەسەرن من تەماشا دەکەم زۆر جار ئێرانیەکانم بینیون فارسە ئێرانیە فارسە پێی ئەڵێمە تو بۆ زەردوشتی ئەڵێ لەبەر ئەوەی ئیسلام ئاینی عەرەبە ئەڵێم کەواتە ئەتۆ مشکلەکەت عەرەبە ئیسلام نییە وەنیە ئەڵێ بەڵێ بەڵام ئیسلامیش ئاینی عەرەبە
ئەوجا لەوە تێناگا کە لە ئاسیا ئەو هەمونەتەوە مسلمانەمان هەیە یەکێکی یاکوشی عەربی نازان بە حیاتی وڵاتێکی عەربیان نەبینیوە و یان رووسینە یان ئۆرتۆدۆکسینە ئازان چینە بە کلتورەوە بە کلتورەکەیانەوە و ئەمە پەڕیوەتەوە کوردستانیش لەبەر ئەوەی دژی عەرەبە کابرا دژایەتی ئیسلام دەکا و زۆر جار سیکولاریزمی خۆشی دەفرۆشیتە ئێمە گوایە ئەوە سیکولاریزمە ڕەخنەی لەسەر ئاینەکانەیە بەڵام ڕەخنەی بەتەنیا لەسەر ئیسلامی لە ڕاستیدا بەتەنیا دژمنی ئیسلامە لەبەر ئەوەی دژمنی عەرەبە یعنی کێشەکەی ئەو کێشەی ئیسلام نییە و ئەمە تەماشا دەکەی هاتۆتە ناو کوردستانیشدا و یەکێکیانم لەو ڕۆژانە بینی لەگەڵ ئیسرائیلیەکی زایۆنی ریپۆرتاژیشی کردووە ئیتر پیلان دادنێن چۆن ئێران بڕوخێنن ئیتر لەبەر ئەوەی ئێران دەوڵەتێکی ئیسلامیە یعنی ئەمەشمان هەیە ئەمە لەکوێ هاتە ناو بابەتەکە ئەمەش هەر پەیوەندی بە ئاریانیەکانەوە نییە چونکە وەکو ئاریانیەکان لەسەر شای سەردەمی سیەکان و چلەکاندا کاریگەری زۆرە مەبەستم هەیە بزوتنەوەی نازی لەسەر ئێرانی ئەو سەردەمە کاریگەری گەلێک زۆرە نەک ئەوە کاگیوە پێم وایە ئەگەر ئێمە کتێبەکانی ئێحسان نووری پاشا بخوێنینەوە بۆمان دەرەکەوێت کە پسنێکی ئاریاییزم و ئێرانی بوون و ئەو بەزعادە ئەنتی عەرەببوونێک لەو کتێبانە هەیە بۆی ئەمە شتێکی تازە نییە نووری پاشا کە لە تاران ماتۆڕێک لێیات و کۆچی دوایی کات بۆ نەچۆ بۆ شوێنێکی تر کێشەی نەبوو لەگەڵم ئاریاییزمە من بەڕاستی حەزەکەم زۆر 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 سوپاسی سیاسەکانی هەرێمی کوردستان لەبەرەوەی ماوەیەک لەمەوە پێش بزاوتێکیان هێنا بۆ گۆڕێکە پێیان وا بوو دۆڵی ئەحمەد شەرع بێ لە دوو کرێکاری سووری قوربەسەر بکەینەوە ئێمە نازان بچین خەڵکوتینە سەر دوو ڕێستۆرانت و دوو ماتۆر سواری سووری بدەینە بەرشەق بۆی کە کاک مەسعود هاوری کاکێکیان مەیکەن بەس نەبوو زەلامێکە بوتی مەیکەن بەس نەبوو عاقڵێکە بوتی ئەرێ بابە ئەمە خراپە بەڵام کاک بڵێسە بە هەندێک حەق لایەنی حەقانیەتی بگرین پێتوانیە ئەو دژە بەغدایی بوونە ئەو دژە شیعە بوونە ئەو دژە عەرەبی بوونە سەرەتا بە ناڕاستە و خۆش بێ پارتی زیاتر دامی کرد لە کوردستاندا مێدیاکانی پارتی سۆسیال مێدیاکانی پارتی بندیوارەکانی پارتی ڕۆژهەڵاتیەکانی نزیک پارتی ئەنە کەسەیە سووریایەکانی نزیک پارتی ئەوانە من سەدان هەزاران دەموچاو دەناسم کە ئەمانە بەشێکی زۆر لەژێر کاریگەری پارتیدا بوونە ویانیش نزیکی پارتی بوونە هەندێکیان بندیواریش بووینە یعنی ئەمەشیان نییە بەڕاستی پێش من بەڕاستی لە کرۆنۆلۆژی ئەو ڕووداوانە من لە بەشێکیا شاهدم هەمیشە تۆ کە خەڵکێکت بۆیت لە باگراوندێکی دیکەوە ئەو کەسانە کێشەیەکیان هەیە ئەو ژۆی هەوڵ دەدەم بۆی بڵێن ئێمە زۆر مخلیسی تۆین ئەوەندە توند بڕۆن کە ئیتر تۆ بڵێ کاکە بۆ ڕادێش ترژ نییە ینی ئەو جەلالیانەی دەستنە ناو پارتی لە پارتی زیاتر دەبنە دژمنی جەلال تاڵابانی و مێژوەکەی و وەکو بڵێ جەلال تاڵابانی قەت کارێکی باشی نەکردووە ینی من تێکەڵایم زۆر هەیە لەگەڵ ئەو کەسانی کە سیاسین لە کوردستانە و لەوانەیە کە سیاسی کوردم بەڕاستی زۆر بنیانم دیوە من ئەتوام ئەو شاهدیە بدەم کە مەسەلەن مام جەلال و کاک مەسعود زۆر بەڕێز و مامەڵەیان لەگەڵ یەکوتوە کرد بەڵام جەلالیە کە هاتە ناو پارتی یا کە ئێگە چووە ناوی یەکێتی یا هاتە ناو یەکێتی وا هەڵ ئەگەڕایەوە تەقەی لەولا کرد کە ئیتر ئیشەکەی تێگەدا لەم بەنسبەت میدیای پارتیەوە پێم وایە کێشەکە لە دوو شوێن دەست پێکە یەکەم بۆنە ئیسلامیەکان کە هاتن ختابیان هێنایە پێشەوە بۆی هەر بڵێن ئیسلامیش نین ئیسلامی نەماوین بۆی بژڵێن کە ئێمە نەتەوەیشی ئیتر ئەمە زۆر گەشەی کرد کە بڵێ لە عەرەب بدە لە ئیسلام بدە لەوە بدە یعنی تا حدێک بۆ سوحبەتی بینی خۆشیان پێیان خۆش بوو بکەن
کاکە ئەمە مانایەوە نییە تۆ ئیسلامی نەماریت. کۆنە یەکێتیەکان کە بێنە ناو پارتی بە هەمان شێوە، کۆنە پارتەکان کە بێنە ناو یەکێتی بە هەمان شێوە. ئەو مامەڵەیە ئەوەی دروست کرد. کۆنە شوێعەکان ئەوانیش بەڕاستی بۆی بڵێن ئێمە شوێعی نەماوین، هەموو قسێ بکەن دژ بە پێکەوە ژیان و دژ بەوەی کە ئێمە بێکەوە. بەس ئەوە ڕاستیەکەی نییە، ئەوە نابێ ئاوای بڕوات. باش بوو یەکێک بۆ عاقڵ بووتی کاکە ڕایگرن، ئەو مامەڵەیە مەکەن. تا لەم کۆتاییە من بەڕاستی زۆر دەستخۆشیان لێکم لە سەرۆکی حکوومەت، لە سەرۆکی هەرێم، لە سەرۆکی حەزبەکان بۆ منە، حتا ئەوەی بافڵ تاالبانی و قوبا تاالبانی کە بەیانیان هەبواڵێن پیرۆزە هەڵبژاردی عراق گەیشتۆتە مۆندیال. یاخە بۆ بێ پێم ناخۆش بێت ئەگەر کورد پێی ناخۆش بێت هەڵبژاردی عراق گەیشتۆتە مۆندیال خۆی ئەگات، یعنی وەکووە تۆ پێت ناخۆش بێ من دەوڵەمەند بم، ئایا خۆت دەوڵەمەند دەبی؟ هیچ شتێ لە مەسەلەکە ناگۆڕێت. ئەمە تەنها و تەنها عقدەیەکە ئەگەر بێت و ئاوە تەماشای بکەیت. وەکوتم من پێم خۆشە کورد دەوڵەتی هەبێت. من پێم وایە دەوڵەت لە نانی ئەمڕۆ بۆ کورد زەڕوبترە تا ئێستا، بەڵام کەمیەتی هۆکار زۆرە. کەنیشێتی ناکری ئێمە کورد لەم دنیادا ببڕین. بێ پاڵپشتی بکەین لەوەی کە کورد لە عراقا ئەوەندەی دیکە پۆست وەرگێ. بێ پاڵپشتی بکەین، پێم خۆشە ئەو پۆستە بهێڵیتەوە بەڕاستی. بێ پاڵپشتی بکەین کە کورد لە عراقا ئەو پۆستە دەیڵمەوە پرسیارێکیشم هەیە. بێ پاڵپشتی بکەین لە عراقا کە کورد ئەوەندەی دیکە بچێتە پێشەوە کۆنتترۆلی ئیلیتی پۆستەکەم هێنا بەخۆی ڕۆی دەی هەتاوەکو کاک بڵێسا دەگەڕێتەوە لامانی تر وابزانم کێشەیەکی ئینتەرنێتمان لە بۆ ساز بوو، هەتاوەکو بلێسە دەگەڕێتەوە لامان بەردەوامی دەکەین. هاوڕێیان ئەمە پۆستی کەناڵ هەشتە کە تەلەڤیزیۆنێکی خراپ نییە، تەلەڤیزیۆنێکی باشە. ئەمە پۆستی کەناڵ هەشتە. ئێمە ئێستا باش بدەنگم هاتیەوە بەخێر بێەوە بەڵێ ئێستا کە باش کێشەی لای منەوە هەیە هەوڵدەم چاکی کەم چی هیچ نەبوو ئینتەرنێتەکەت جاروبار دەڕوا و دەگەڕێتەوە ئەوە دیسان ڕۆیشتەوە. ئەوە پۆستێکی دوێنێ شەوی کەناڵ هەشتە تەلەڤیزیۆنی سەرکردەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان. باڵێ ئەوە هاتیەوە بەڵێ ئەو دوێنێ ئەو پۆستە بڵاوکرایەوە. ئیتر لەو پۆستەدا یعنی ئەگەر تەماشای بکەیت بە ئاشکرا بۆ دەردەکەوێت کە تەنزەیەک لە پارتیەدا بە پارتی هەڵێ ئێوە لە عراقیان عراقچیترن و سەرکەوتنی عراق پیرۆز دەکەن لە بۆ مۆندیال و پێشتر ئێوە کوردایەتیتان دەفرۆش بە ئێمە. کاک بلێسە ئەوە کاتی خۆی من پۆستێکیشم لەسەر ئەوە کرد. کەسێک دەناسم کاتی خۆی عراقخۆر بوو، خەڵکێکی زۆری لە ڕەفیقەکانی فێری عراقکردن، فێری عراقی کردن و لە دواییشدا بەخۆی تەرچی کردو بوو بە حاجی. ئێستا کە پیاوێکی موسڵمانێکە 24 ساعت تەسبیحی لەدەستدایە و یەک تەراویحی حیشی بەسەر ناچی، عراقخۆرەکانیش هەمیان بوونە ئەلکۆلیست، جا هەندێکیان حەسوودی پێبن، هەندێکیان گاڵتەی پێکەن. ئێستا کەش یەکێتی نیشتیمانی کوردستان و وایانیش میدیاکارەکانی و دیارە ئەو ڕۆژنامە نووسە فەقیرەی نووسیوەتی لەوانەیە باگراوندێکی سیاسی وهای نەبێ، بەڵام کەسێک لە پشتێتی ئەوانەیە کە لە پشتێتی ئیتر لەوانەیە وای بیر بکەنەوە بڵێن پارتیش ئێستا ئێمە فێری ئەلکۆحۆلەکە کرد و بەخۆی بۆتەوە حاجی وانە. ئەم باسە من پێم وایە کاکەوە نابێت بۆ شێوازە تەماشای بکەین کە وەکو برادری خراپ کە خەڵک فێریش گەراکە و دوای خۆوازی لێن. مەبەستم لە تێگەم نگەتیفەکەی کوردایەتیە، یعنی کوردایەتی بە شەرتێک کە ئەتۆ دژمنی عراقبی نابێت شتێکی عراق پیرۆز بکەیت. کاکە پارتی ئەگەر پێشتر ئەمەشی کردبێ بە مەبەستی
بازرگانی سیاسی کردوێتی لە سەردەمی ڕیفراندۆم کردوێتی لە سەردەمێکدا کردوێتی کە کێشەی لەگەڵ مالیکی هەبووە ئێستاکە پارتی کێشەی لەگەڵ عراق نییە ئێستاکە پارتی گەورەترین پۆستی هەیە گەورەترین ئیتیفاقیشی هەیە لەگەڵ عراقدا و دەیکە ئەوەی فریودراوە تۆی ئەتۆ بۆ فریود بێگومان وایە ئەبێ هەیبێ کاکیوە من هەمیشە بەڕاستی و کاتی لە کوردستان بووم کێشەم لەگەڵ نخۆی کوردی ئەمە بووە ئەیان ئێمە ئەوەی کە بچین لە عراقا سیاست بکەین مانای ئەوە نییە ئێمە ڕقمان لە کووردە مانای ئەوە نیە ئێمە حەز ناکەین کوردستان بێ بەدەوڵەت بەڵێ من بۆ خۆم وەکوتم پێم وایە دەوڵەتێکی کوردستان بۆ کورد لە نانی ئەمڕۆ پێویسترە بەڵام کەنیە هۆکار زۆر زۆرە کە نەژبێ بەڕاستی بێ ئێمە بچین لەو دەوڵەتیان مامەڵە بکەین ئێمە بێ بەڕاستی لە عراقا هەوڵ بدەین نەک سەر و کۆمار سەرۆگۆزیرانێکی کوردمان هەبێت بێ هەوڵ بدەین بەڕاستی سەرۆگەرەکانی سوپا کورد بێ بەرپرسی دەستگای هەواڵگری کورد بێ بێ هەوڵ بدەین ئەبێ هەوڵ بدەین سەرۆکی زانکۆکانی عراق کورد بن ئەبێ هەوڵ بدەین بیرۆکراسی لە عراقا لای کورد بێ من پێم وایە ناوچەی بادینان باشتر لەم باسە تێگەیشتۆ لە ناوچەی سوورە وایە بە تەمەشا بکە بیرۆکراسی دەوڵەتی عراق لە ناوچەی بادینانە خراب نییە بادینەکان زیاتر مەیالم بۆی کە لە دەوڵەتی عراقا بیرۆکرات بن بۆ نمونە کورد لە مووسڵا بیرۆکراسیەکی باشی بەدەستەوەیە لە ئەنگری ینی بە شێوێک لە شێوەکان مامەڵەیەکی هەیە کە مووسڵ بە جۆرێک کۆنتترۆلی کردووە ئابوووریەکەی بەدەستی کوردەوەیە شتی تری بەدەستی کوردەوەیە بەڵام تۆیتە ناو کەرکوو گوانی یعنی تەمەشا بکە بەرپرسانی کورد کابرا ئاکرەیە کابرا ئەخەڵکی ئامێدیە لە مووسڵە بێ بە بەرپرس ماڵی باتە مووسڵ کابرای کەرکووک کابرا هەر کەرکووکیە ئەبێ بەرپرس لە کەرکووک کەچی ماڵی هێنێ بۆ چەمچەمە بۆ هەولێر بۆ سلێمانی بۆ هەولێر بۆ سلێمانی یعنی ئەو تێنەگەیشتنە ئەوە غەڵەتە هەندێک تۆ لە بەغدا بەهێزتربی ئەوەندە تۆ ڕێگری لە گەڕانەوەی باسەکەی ڕێگری لە هەستەکەم بەشێکی زۆر لە کەرکووکیە سیاسیەکان جا یەکێتی دەبنیان پارتی بن لە هەمویان ناسیۆنالیستی تونڕۆترن لە چاو کورد ئەوە بێگومان وایە پێم وایە دەڵبەت شتێکی تریش هەیە خیتابی میدیای پەکەکەش ڕۆڵێکی خراپی گێڕاوە چ پەیوەندی بە کەرکووکەوەی خیتابی میدیای ئێستا باسی ئەوەک دەی خیتابی میدیای پەکەکە لە کەرکووک بەوەی کە خیتابێکی ئەنتی تورکمانە لە سلێمانیش تەنانەت بەوەی کە ئەوان هاتوون جۆرێک لە زعبەلافیان دروست کردو بۆی کە کورد شتێکی غەریب عەجیبە ینی من لەم سەفەرەی کۆتاییە کۆمەڵی برادرم بینی باسی ئەوانە کرد کە فڵان کورد نییە کاکە بۆ کورد نییە دەبەرەوەی هێشتا نازانم بێناموسە وایە و کوردی فڵان کلاسیکە و ئەوەی و نازانم ئەو بۆ خۆی فاشیزم تۆ ئەوەی کە کوردبوون لە خەڵک پسەنیتەوە چییە؟ ئەم کاتەگۆریزای کردنی کۆمەڵگە چییە؟ ئەو ڕقەی بەرامبەر بە تورکمان ئەوە زۆر غەڵەتە ناکری ئێمە پێمان وابێت ئەگە کوردێک لە دیاربەکر شەقازلێکی خوارد تورکمانی لە کەرکووک شەق غەڵەتە ئەوە ئاخر پەکەکە بوون یان بن پەکەکە بوون بن پەکەکە بوون بەڕاستی کاک بڵێسەوە بەڕاستی بن پەکەکە نابیگلەی لێ بکرێ کەسێک کە تورکی نەزانێت لە پەکە تێناگا هەرچەندە ئەمە شتێکی تاڵە ناخۆشە نابێ وابێ بەڵام وایە چونکە ئەدەبیاتی سەرە چی تورکێ حتا ئەو شتانێک کە تەرجمەی کوردیش کراونەتەوە تەرجمانێکی خراپە ڕوحەکەی لاوازە تەرجمانی بەخۆ هەروایە بەڵام بە خراپیش کرایە بە شێوەیەکی تورکیەکەی قورس ئەجاتدا بیکەیتەوە بە کوردی ئاسان نییە بەڕاست تورکیەکەی ئاسان نییە من ئەو کتابانەی ئۆجلان هەمیان بە تورکی دەخوێنمەوە بۆ نمونە جا ئەو برادرە فەقیرە بن پەکەکەیە کاکە لەناو شوعی جێگەی نەماوە شوعی نەماوە لەناو حیزبێکە جێگای نەماوە جێگای یان جێگای بۆ ناکرێتەوە تر بۆتە بن پەکەکە و لە ناو پەکەکەی پەکەکەی عراق و پەکەی ئێرانیشدا ئەو حقیقەتە هەیە پەکە بەخۆی کۆنتترۆلی بەسەرەوە نیە علاقەشی پێدا نیە
بۆ نمونە کابراەک یەکشتی کابراەک دێنێ دەیکاتە سەرۆکی حیزبێکی خۆی لەو بەشە ئەو کابرای پێشترچە حیزبەک بووە هەمان نەوەک ڕێباز و ئایدۆلۆژیایەکە عادەتەکانی ناو حیزبە کۆنەکەشی دێنێتە ناو پەکە لە بۆ هەندێ دروست ئەوە دروستە یانی شتێکی تر تۆ تەماشا بکە بۆ نمونە پێیان وایە بێ ئێمە بچین عەرەب لە هەولێر دەرکەین وا جگە لەوەی کە زۆر فاشیستیە نەزانیشە لە ڕووی سیاسیەوە یعنی ئەوەی کە وای کردووە سویسرا ئێستا پڕتیادار ڕوونەدا چییە؟ ئەوەی کە هەمووان پارەی خۆیان هێناوەتە سویسرا ئەو لە شوێنێک کە بەرژەوەندیت هەبوو هەوڵ دەدەی پارێزگاری لێ بکەیت ئەوەی کە واکە مەسەلەن بەشێکی ئەڵبەتە هەمووی نا ئەوەی کە وای کردووە هەولێر گرنگ بێت ئەوەیە کە عەرەب دەوێت نازانم تورکیا دەوێت ئێرانە دەوێت سووریا دەوێت هەمووی پارەی خۆی هێناوەتە هەولێر ئەوە گرینگە تۆ نابێ ئەوە وەکو مەترسی تەماشا بکەی تێنەگەشتن لە هەندێک شت بێ ئاگایی بێمەبدە بوونیش بۆ ڕادەیە هەندێک لەو بەڕێزانە لە تووڕەیە ئەماک ینی لەوە تێگەم بۆ نمونە کەسانێکی زۆر هەن پێیان وایە ئێران و جەماعەتی ئێرانیەکانی عراق بە دڕۆن لێمان دەدەن ئێمەش دەبێ وا بکەین ئێمەش دەبێت دژی عەرەبی دژی عراق بین و لایەنگری زایۆنی بین کە ئیتالیا دەوڵەتێکە حکوومەتێکە هەموو کەس دەیوت حکوومەتی مێلۆنی حکوومەتی فاشیستە بەڵام ئیتالیا ئەڵێ ئیسرائیل خەتی سووری تێپەڕاندووە ئیسرائیل هیچ حیسابێکی لە بۆ مرۆڤایەتی نێشتەوە من لەمە دوا ڕێگە نادەم فڕۆکەی شەڕکەری ئیسرائیل و ئەمریکی بەسەر ئاسمانی من تێدا پەڕێ بەڵام کوردی ئێمە لەبەر ئەوەی پێی وایە ئەو دڕۆنەی کە درۆنێک لە جەماعەتێکی بێسەروبەر درۆنێکیان هاوێتۆتە هەولێر ئیتر پێی وایە بە دژایەتیکردنی ئێران بە دژایەتیکردنی هەموو خەڵکی ئێران بە دژایەتیکردنی هەموو عەرەب و شیعە ئەتوانێ ئیتر لە جەنگەکە بیباتەوە کەچی لە پەنای ئەمەدا هەزاریە حیسابی سیاسی هەیە کاکە ئەو معلوم ینی ئەوە هیچ ئەو فەسائلانە فەسائلی بێسەروبەرن فەسائلی بێ تەنسیقن و هەندێک زۆر ناشارستانینەوانە کاکە ئەژندەی خۆیان هەیە ئەژندای خۆیان هەیە مەسەن ئێستا کە هەر کەس پێی وایە حیزبوڵڵا 100% پرۆکسی ئەم پێم وایە حیزبوڵڵا پرۆکسی نییە کاکە حیزبوڵڵا ئەژندای خۆی هەیە لە لوبنان کاکە حوسیەکان ئەجندای خۆیان هەیە لە یەمەن هەموو شتێک بەگوێی ئێران ناکەن من بەڵگەم هەیە من لەگەڵ ئەندامی حیزبوڵڵا دانیشتومە زۆر جار گوتێتی ئێران لە فلانە ساڵ فلان داوای لە ئێمە کرد ڕەتمان کردەوە ئابلۆقی خستینە سەرێ 2 ساڵ یارمەتی نەداین پارەی پێ نەداین ئەو فەسائلانەی عراقی شوان ئەوە ئەمەیان یەک پاشان ئەگەر ئێرانیش بێ ڕنگ بێ ئەو معلوماتی لە لای ئێران هەبێ لە لای من و تۆ نەبێتتر و ئێستا کە جەنگێکی گەورە هەیە جەنگە گەورەکان بێ ئیمانن بێ ئامانن بچووکەکان لە ناویاندا هەوڵەدەن هەرکەس بۆ لای خۆی ڕاکێشێ بۆ ئیسرائیل لەسەر ئەوە ئیسرائیل وامان لێ ناکە بۆ ئەمریکا گوشارمان بۆ ناهێنێ ئەتۆ دەزانی ئەمریکا ئێستا چ لە کاک مەسعود و نێچیروان و مەسڕۆ دەکاتن بۆەوەی ببنە لایەنگر بۆەوەی ڕێگا بدەن حیزبەکانی کوردستانی ئێران بستنە ژوورەوە ئەزانی کاکیەوە ئەوە ئەڵبەتە ئەو باسێکی زۆر گرنگت کردەوە من پێم وایە ئەو هەڵوێستی کە پارتی ویکێتی نواندیان بۆی کاک مەسعود بۆشی دواتر کە بافڵتاڵی مەسەلەن قبوڵی نەکردو بە بەشێک لەم شەڕە پێم وایە کارێکی زۆر گرنگە ئەنگلەیمان هەبێ لەوانە گەر ئەوە نەوایە بەڕاستی ئێمە لە عاقیبەتە هەر ئەوەمان پێ بڕا دۆناڵد ترەمپ بێ پێمان بڵێ کورد شەڕکەری ئازان یارعەلیش لە ئەڵمانیا بتار بنووسێ بڵێ نایەکەی فڵانکەس و بەگژاچوونەوەی هەژموو نازانم سیستمی جیهانی ئاواییە و نایە بەڕووی نازانم چی قسە بێت مەعنا و پڕپوچان بۆ نابێت کورد بکەین بە سوتەمەنی ئەم شتانە وەکوتم کورد ئیشی ئەوە نیە ئەم دنیایە بگۆڕێ کورد ئیشی وەزعی خۆی بگۆڕێ یعنی من کوردم ناوێ خوێنی بڕێژێ بەڵام بزوتنەوەی سیاسی ئێمە لەسەر جەنابش لە چەند شوێنێکە باسی ئەوە کردو کەس
کوچکەی خوێن و شەهید و خەبات. ئەم سێ کوچکەیە هاتوتە ناو خیتابی نخبەی ئێمەشەوە. پێی وایە فڵان کەس زۆر شۆڕژیە لەبەرە خوێنی داوە، ئەگە ڕێز لە گیراوە کەسی خوێن بدا. بەڵام شەهید بوون نابێ وەکو شانازی تەماشاکەی. شانازی ئەوەیە تۆ پێشمەرگە بیت و شەهید نەبیت. شانازی ئەوەیە کە تۆ پێشمەرگەوی گەریلا بیت و نەگیرێیت. شانازی ئەوەیە کە تۆ وا بکەی خەڵک نەکوژرێت. دەی ئێستا لە مۆزای کێسە ئێمە تیایین نازانم ئەبوو ئالاوەلایی شانازیەیە میری ئوردون دەرکەوت شانازی زیاتر بەر میرەکانی ئیماراتەکەوێ یا بەر سوڵتانی عومان. سوڵتانی عومان بێگومان وای کردووە بەشێک نەبێت لە شام. ئەوە گرنگە. بۆیە من پێم وایە ئەو ڕاستی پارتی وێچێتی هێنان لەم کۆتاییە دروستە و بەڕاستی ئەوەشی کە مسەقەفی کوردی ئەوروپانشینی زۆر بڵێ لێمان داوە کات زۆر خەتەرە، زۆر زۆر مەترسیدارە. یعنی شتێک کە زۆر ئەمێ ئاماژەی پێ بکەم لەم یەک دوو ڕۆژە ڕوویداوە. پەرلەمانتارێک هەیە دەربەیەکێک لەو گروپانە ناوی مستەفا سەمەدە. بۆتە کەسێکی تا بڵێ نەزان و گەمژە. پۆستێکی نووسی وەڵام پیرۆزبایی لە عێراق ناکەن بەر نازانم ئێران سەر نەکەوتووە. ئەو لای پەرلەمانتاری عێراقیش لە بەسڕ لە مووسڵ لە بەسڕە لە بەسڕە. ئەلبەت ئەمە یەکێکە لەوانەی شەو ڕۆژ بە کورد و بە هەرێمی کوردستانی شارشت. کوڕێکی ئێزدی بۆ نووسێتی کاکە بۆچی لێگرن ئەم کابراای خۆ ئێرانیە بۆ پێتان سیر نەبێت ئەوەی نووسە. ئەو پەرلەمانتارە هاتووە ریپلای بۆ کردووە کۆمنتی بۆ نووسیوە تۆ نووسیوەتی دیارە تۆ ئێزدی کاتی خۆی سەبی کراویت و بەو مانایی کە نازانم دەست درێژت کراوە. مێشتیکە ئەمە ترسیدارە. من تێگەم لەو کاردانەوەی کە مەسەن لە بەرامبەر ئەحمەقیی وەکو مستەفا سەمەد هەیە. ئەو کوڕە ئێزدیە دوای چۆپ ناوی بردووە بۆ کۆمەڵێک پەرلەمانتاری تر مۆزوع گەورە بوو تاوە بڵێن کاکەوت بۆشی نووسی و بۆ دیەم ڕنگ نێو ئوسلوبی پەرلەمانتارێکە کە خۆی ببەری مقاومەدانی لە عێراق لە هەمان کات بێعاقڵ بین. کەسێک بەو جۆرە بێعاقڵ بوو نابێ من بێعاقڵ بینەوە. ئەو عەرەبانەی لە هەولێرن، ئەو تورکمانانەی لە هەولێرن، ئەوانەی لە کەرکووکن، ئەوانەی لە سلێمانین ئەنێکن ئەساسەن بەغدایان بەدڵ نییە. برادرم زۆر زۆرە عەرەبە، برادرم هەیە تورکمانە. ئەو بۆ منە برادرێک هەیە ئەویش هەر ناوی مستەفایە کاکە وەڵڵی هاتووتە هەولێرە ژی لەبەرەوەی باوکی کوژراوە. باوکی کوژراوە. باوکی ئەم منەظەمەی بەدرە کوشتیان. ئێستا چیتیە من بێم تۆڵێ مستەفا سەنەد لەم مستەفای تر بکەمەوە؟ ئەمە چ عەقڵێکە یعنی ئێستا من ئەوە بکەم؟ بۆیە ئەمە مەترسیدارە ئەم شێوازە لە سیاسەتکردن. ئێمە وەکو کورد زۆر گرنگە سوود لەو دەوڵەتانە وەربگرین تا ئەو کاتێ ئەبین بە خاوەنی دەوڵەتی خۆمان ئەبێ کورد لە عێراقا گەورەترین پۆستی هەبێ، کۆمپانیا گەورەکان هی کورد بن، بێ لە عێراقا بیرۆکراسی بەدەستی کوردەوە بێ، سوپای عێراق بەدەستی کوردەوە بێ، زانکۆکان بەدەستی کوردەوە بن. کورد نابێت لە عێراقا خۆی بکا بە بوونەوەرێکی کلتوری بوونەوەرێکی وەحشی. لە تورکیا ژواییە. لە تورکیا کورد نابێ وەکوتم لە بەردەم مەکتەبی گەڵتە سەرایە خەریکی حکومینەوە بێت. لە ئێران بە هەمان شێوە. تەماشای ئازەریەکانی ئێران کە ئازەریەکانی ئێران حکمی ئێرانەکەن. بەڵێ ببوورە لە میکرۆفۆنەکەم داخرا بدەیان جار قسەم لەسەر ئەوە کردووە زۆریشیان دەناسم ینی بەشێکی زۆر لەو ئەزەریانە پەیوەندیم لەگەڵیان هەیە. بەڕاستی مرۆڤی زۆر زۆر عاقڵن یانی لەو بارەیە پرسیارم لە بۆ کردوونە باشکرا ئەڵێن کاتی خۆی ئێمە کۆماری ئەزەربایجانمان هەبوو و کۆماری کوردستانیش تقریبان لەژێر سێبەری ئێمەدا بوو لە مەهاباد. ئێمە ئەو کاتە زانیمان کە سۆڤێت و ئینگلیز هیچمان لەبوو ناکەن، هیچمان لەبوو ناکەن، یاریمان پێکەن، گاڵتەمان پێکەن کە ئێمە زۆر زۆر نزیکی سۆڤێت بووین و لەناو سۆڤێتدا کەسانی ئەزەربایجانی یانیش ئەزەری بە ئەسلی خۆیان
پۆستی گەورەیان هەبوو پشگیریان لە ئێمە دەکرد بەڵام ئێمە زانیمان کە ڕۆژێک دێ دەمان فرۆشن ئێمە بڕیارماندا ئیتر ئێرانی بین ببینە ئێرانی نەک ببینە ئێرانی ئێران بە ئی خۆمان بزانین سەرەتا و ئێمە لەو کاتیوە زۆر کەس ئێستاکە کە ئەو گفتوگویان لەگەڵ دەکەم لەسەر ئەزاریەکان ئەڵێن ئاخر ئەزاریەکان شیعانە ئێکاکە ئەزاری لە سەردەمی شاشدا عینی شت بووە ڕاستە ئەزاریە شیعەکان شیعە لە بۆوان ناسنامەیەکی گرنگە و لە بۆ زۆربەی زۆری فارسەکان ناسیۆنالیزمی ئێرانی شتێکی گرنگە بەڵام لە سەردەمی شایش ئەزەریەکان هەمان ڕۆلی ئێستایان هەبوو بەڕای من پێم وایە بەڕاستی ئەمە کرێ لە وڵاتانی تری شار ڕوودا بەڕاست هەتا لە ئێران وەکوتم نمونەی ئاگەریەکان زۆر گرنگە بۆ ئێمە ئازەریەکان بەبێ ئەوەی خۆیان تووشی ئەم شەڕ و کوشتارە بکەن ئەنی ئاخر بەڕاستی مهمە تۆ لە زڕگوێت لە کەم پێکا کەوتی بیت لە زڕگوێزەوە بە پشتی پیکابێکەوە بنێرم بۆ سوورداش لە سوورداشەوە بنێرنەوە بۆ زڕگوێز ئەوە مهمە بەڵام ئەزەریەکیش نادۆزیەوە دەیهاتەکەی سوتابێ زانکۆی تەواو نەکردبێ ئابوووریەکەی پەچی کەوتبێ یەک ئەزەری لە ئێران نادۆزیەوە بە ناڕەزا بە ئەزەریە ناڕازیەکانیشەوە باوەڕکە کاک هیوا نازانمەگە چوبیتە ئەو گوندانە تۆ لە کوردستانی ئێرانە جیاوازی نێوان گوندێکی ئازەری و گوندێکی کورد من ئاوای ئەگەر گوندەکە سەوز بوو ئەوە ئازەریە ئەگەر ڕووتەڵە بوو ئەوە کوردە بەڵام ئەمە سووتان ڕاکردن کوردەکان ئەمە بە کێشەی ئێران دەبستنەوە بە تەنیا وا دیارە ڕای بێ سیاسەتی جیاوازکاری هەبێ لەلایەن ئێرانیەکان لە نێوان گوندێکی ئەزەری و گوندێکی کوردی بەڵام ئەوە بە تەنیا پەیوەندی بە دەوڵەتی ئێرانەوە هەیە ویانیش کورد بە خۆشی خۆی مەسەلەکە کوردە کاکی من کاتی خۆش شتێکم باس کرد لە شوێنێکەوتم بە قەرەجکردنی کورد ئەرەج تۆ تەماشایان بکە ئەکرێ زۆر دەوڵەمەند بن ماوەیەک لەسەر پرۆژەی ئیشمانە کرد و کاتە لە هەنگاریا بوو لەسەر قەرەج ئەیان بوو زۆر دەوڵەمەند بوو ملیۆنێر بوو بەس کە ئەچیتە ماڵەکەی نێزانی باخداری بکە و باخداری هی کەسێکە کە لە شوێنێکان نیشتەجێ بوو بێ کاک بە هی خۆی بزانێ پێی وابێ ئەمێنێتەوە بەڵام ئەم نمونەیە بۆ کوردی ژوایە کورد لە ئێرانە پێی وایە هەموو دەقەیەک معرەزە بۆی ڕاکردنیشی بەسەر بێت کورد لە سووریا ژوایە هەموو دەقەیەک معرەزە بۆی ڕاکردنیشی بەسەر بێت ئەتەوە تو بڕۆ تەماشای گوندەکانی ساحلی سووری بکە لەگەڵ گوندەکانی کوردستانی سووریە گوندەکانی کوردستانی سووریا ئاوی نییە چۆن ئاوی نییە فرات لایەکی بەوات تێپەڕێ ئاو لە سەرەکانی نییە بۆ نمونە مەسەلەکە ئەوە نییە هی ئەوەی بەهی خۆی نازانێت هیوال هەموو دەقەیەک دەتوانێت ڕاکات بڕوات ئەمە زۆر گرنگە بۆ نمونەی ئێرانی ژووکوت کورد دەبێ ئەو دەوڵەتە بۆ خۆی بەکاربێنێت ئێمە لە دوێنێ دۆناڵد ترامپ قسەیەکی کردوتی خۆی ئەمە نەوت لە گەروی هورمزنەوە ناهێنێ ئێوە ئەگەر حەستان لێ گەروەکە بکرێتەوە بڕۆم بە خۆتان بیکەنەوە گەریش حەستان لێ نیاتوان بێن لە ئێمە نەوت بکەن یعنی چی ینی ئەو قسەی دوێنێ ترامپ کردیم پێم وایە مانای ئەوە بوو کە شەڕەکە درێژە بە سوتەمەنیکردنی کورد بۆ ئەم شەڕە بۆی کە کورد تێوە بگلێنی لە خلافاتی تائیفی ئەم ناوچەیە ئەتەرە ڕێکی هاو بەشمان هەیە من جەنابێت کاکۆگر هەمیشە قسەیەکی هەیە پێم زۆر گرنگاڵێ کورد زۆر گرنگە یەکەم لە شوێنی خۆی بمێنێتەوە دوم تووشی جینۆساید نەبێت زۆر گرنگە بۆ ئەوا بێ کورد لە شەڕ تێوە نەگرێ من لەو بەرمەبنا بەڕاستی پێم ئەو هەڵوێستی کە لە هەرێمی کوردستانە بۆ زۆر باش بۆ زۆر عەقڵانی بووە بەڕاستی ئەگەر بە قسەی هەندێک کەس بکرایە هەندێک ڕۆشنبیری کوردی ئەوروپانشینی زۆر بڵێ بکرا ئێمە ئێستا جیاوازیمان نەبوو لەگەڵ هەندێک شوێنی تر بە خەتەرە نا وەکو هینیش بڵێم کورد دەبێت لە ناو دەوڵەتا بێت بەڵێ کاک بلێسا ساعاتێک و 6 دقیقە قسە دەکەین بە
وابزانم باشترە کۆتایی پێبینین ئەگەر شتێک نەمان بێ زۆر زۆر سوپاس دەکەم کە کاتی خۆت تەرخان کرد بەرنمەیەکی باش بوو هیوادارم بەدڵی بینەرانجی بوو بێ ئەو سپاس بۆ تۆش کاکیوە من هەر ئەوە ناڵم بۆ جارێکی ژەمە دووباراکەم وچکو ئەو کەسانی کە مخالفی ئێمە ڕەنگە زۆر حساس بن لە مۆزوع من بۆ خۆم دژی دروستبوونی دەوڵەتی کوردستانی زۆر پێم پێویستە زۆر لایەنگری ئەوم پێم وایە ئەمە شتێکە کە لە نانی شەو بۆ ئێمە زەورترە بەڵام تا ئەو کاتەی ئێمە بین بە خاوەنی دەوڵەت بەڕاستی ئێمە مەجبورین بۆی کە لە چوارچێوەی ئەم دەوڵەتانەیە سیاسەتی خۆمان بکەین بیرۆکراسیەکەمان لەو چوارچێوەیە کار بکەین لە سوپاکەیە وجودمان هەبێت لە زانکۆکانیا وجودمان هەبێت پاسپۆرتی بەکاربێنین هەوڵ بدەین بەڕاستی دۆخی خۆشمان باش بکەین ئەگەر هەلێکی باشتر هەبوو لەمە بۆەوەی کە ئێمە جیابینەوە لە عێراق ئەوم پێم وایە ئەمڕۆ پێش سبێنێکرێت جیابینەوە ئەگەر قسە آخر کاک بلێس ئەوە بەرەو کۆتایی دەچین بەڵام زمانت کردنەوە آخر کاک بلێسە ئەگەر عەرب ئەگەر عراقیەک گوێ لەمە بگرێ بڵێ ئەو پیاوە بە شێوەیەکی تەکتیکی عراقیە ئەمە دیسا وەکو ئەو هونەرمەندانەی بۆ نمونە لایەنگرانی پەکەکەمان لێ دێتەوە ئەڵێن پرۆژەکەی ئۆجەلان تەکتیکیە ناچاریە ئێمە سبەی لێ دەرفەت ببین دیسا دەست بە شەڕی چەکداری دەکەینەوە ئەچڵێ ئەمە سبەی لێ دەرفەت ببین دیسا ڕێفراندۆمی چکە دەکەینەوە نەقسەکە ئەمەیە کاکیوە من پێم وایە ئەگەر ئەم دۆخە بەو شێوازە بۆ نمونە ئێمە ئەگەر لە عێراقا کۆنتڕۆڵی بیرۆکراسی و سیاسەت و ئابوووریەکەیمان کردبایە بەڕاستی ئەو خواستە بۆ جیابوونەوە هەر ئەبوو نەخێر جیابوونەوە بەڕای من بەرژەوەندیە من یەکێ لەو کەسانەی ناسم نادرۆڤ بوو درۆڤ یەک جاردیومە لە ژیان ئەوەی کە ئەندازیاری پیشەسازی نەوت بوو لە کازاخستان ئەو کەسە بوو کە پیشەسازی نەوتی کازاخستانی نەوت و گازی کازاخستانی بردە سەری سەرەوە کورد بەسی ئەوەی کردوچێتی دۆخی ئێمە زۆر باش لە کازاخستان مەسەن کوردی کازاخستان قەت گوێ لێ بۆ کێشەیەکی هەبێت لە عراقی ژوایانی ئەگەر ئێمە بۆ ئاراستەیە بڕۆشتینە عراقمان بۆ ببووە بە ماسیمەی و جیا ئەبووینەوە ئامسا ئەگەر تورکیا پاکەی و بیرۆکراسیەکەی و ئابوووریەکە بەدەست کورد بواە کە مەسەن پێم وایە ڕەنگە لە داهاتوە ئەمە ڕوو بدا بۆ منە کورد ئەیوت جیابینەوە یا مەسە ئەو کاتی تورکی جیابینەوە ئێستا لە عراقا بۆ قسەی ئەخیرێک کۆمپانیا گەورەکان کۆمپانیەکانی کوردن لە کۆمپانیەکانی تێلێکۆمونیکاسیۆن بەدەست کوردەوەی کۆمپانیەکانی ئینتەرنێت بەدەست کوردەوەی کۆمپانیەکانی نەوت و گاز بەدەست کوردەوەی کۆمپانیەکانی ڕێگەوبان بەدەست کوردەوەی هی بنیادنانەوە کۆنستراکشنە بەدەست کوردەوەی زائیدەن بەشێک لە بیرۆکراسی دەوڵەت لای کوردە تەسەوڕێکی ئاراستێک دروست بوو لە ناوشەیە عێراق هەرچیمان کردی ئەمانە لێمان جیابنەوە خۆ خەریکە کۆنتڕۆڵێکن من ئەوەم گوێ لێ با بژڵم لە کێم گوێ من ئەوەم لا کەسێکی وەکو حەنافەتلاوی گوێ لێ بوو پێتی کاکەی گیان من پێم خۆش ئەگەر ئێستا بێ با جیابنەوە بەس چکو ئەگەر ئاوا بڕوا ئێمە لە دەستێ دەین بۆیە منەڵێ مەڵم بۆ ئاراستەیە کار بکە ئەگەر دوایی کۆنتڕۆڵت کرد ئەساسن جیابوونەوەکەش داسانترەگە حەزەکەی جیابیتەوە ئەوختە ئەو خواخواتی تۆ جیابیتەوە مەسەلەکە تاکتیک نییە بەڵێ سپاس لە بۆ تەوزیحەکەت وا دیارە ئەمانە هەر هەمووشیان پەیوەندیان بە دیموکراسی هەیە بەڕای من لە ناوچەکەی ئێمە دەبێت جگەلەوەی کار بۆ مافەکان دەکرێت لە هەمان کاتدا کارێکی بۆ دیموکراسی بکرێت یعنی نەتەوەیە کە دیموکرات بوو نەتەوەکەی دیکەش لەگەڵ خۆی دیموکرات دەکە ئەماش بابەتێکی گرنگە بەڵێ کات بلێسە دیسا زۆر سپاس بۆ بەشداریکردنت هاوڕیانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بەیان تکایە لە بیرمان مەکەن بەسەرمان بکەنەوە کۆمنت بکەن لایک بکەن پرسیار بنووسن ئەوانەی نەبوونەتە سوبسکرایب بکەن هەتا بەرنامەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم هەر بژین شەو شەوگارتان شاد